گفتوگوی زیاتر لەسەر ئەم پرسە دەکەم بە میوانداری بەڕێز عەبدولڕەحمان جەزائیری لیوای سەربازی کە بەڕێزیان ڕاستە و خۆ لە بەغداوە لەگەڵمان دەبن. بەڕێز عەبدولڕەحمان جەزائیری ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بەو پێی بەڕێزتان لە بواری سەربازیە شارەزاییتان هەیە. سەرەتا دەمەوێت بۆ دەست پێ بکەم بزانم لە ڕووی تەکنیکی سەربازیەوە ئەم جەنگە چۆن دەبینن؟ بسم الله الرحمن الرحيم. بنای خۆی بەخشندەی میهرەبان جارێککە سڵاو و ڕێز بۆ کەناڵە بەڕێزەکەتان کەناڵی کوردستان 24 لە ڕاستیدا استراتیجەتی ئەو استراتیجیەی کە کاری پێدەکرێت لەو جەنگەدا لە نێوان قەوارەی ئیسرائیل و لەگەڵ حزب اللهی لوبنانی و الاستراتيجية تختلف. استراتیژیەکە جیاوازی هەیە بۆ یەکەم جار فەڵەستینیەکان بە استراتیژی و تەکتیکی خۆیان کار دەکەن، دەیانەوێت لە ڕێگەی تونێلەکانەوە بەردەوامی بەو جەنگە بدەن. لە هەمان کاتدا چونکە لەم ڕێگەیەوە بتوانن زیانی زیاتر بە ئیسرائیل بگێنن لە ڕێگەی موشەکەکانەوە. وتطلق هذه من المقاومة بلى. الجنة الثانية من الصنادق التي جاءت پەیوەندیەکەی بەڕێز عەبدولڕەحمان جەزائیری لەگەڵمان پێچێ بەردەوام ئەبێت، هەوڵەدەین کە چاکی بکەین. بەڕێز جەزائیری باس لەوە دەکەین کە ئەمڕۆ حەسەن نەسروڵڵا پەیامێکی بڵاو کردەوە، دەستخۆشی لە گروپە عێراقیەکان کرد کە بنکەکانی هێزەکانی ئەمریکا بردومان دەکەن. پرسیارەکە لەسەر ئەوەیە ئایا بۆ دەبێ عێراق پەلکێشی ئەم جەنگە بکرێت؟ يعني الحقيقة لراستيدا عراقيەکان وبيان حسن نصر الله وقتارەکەی حەسەن نەسروڵڵا في مواجهة بۆ يختلف بۆ بەرەنگاربوونەوەی ئیسرائیل جیاوازە لە ڕووی هەرێمایەتیەوە، ئەمە بۆ عێراق شتێکی جیاوازە. عێراقیەکان ئەوان هێز و گروپی چەکداری خۆیان هەیە کە حەشدی شەعبیە لە هەمان کاتدا، کە هێزێکی سەربازیە، بەڵام عديدة استراتيجية خطاب سياسي لدى رئيس الوزراء يمنع من ضرب القواعد الأمريكية. ئەو استراتیژەی کە لە عێراقدا هەیە ڕێگری دەکات لە بەڵام لە هەمان کاتدا بەڵام گروپەکانی مقاومە لە هەمان کاتدا چەند شوێنێکیان بۆ دوومان کردووە کە ناکرێت ڕێگریان لێ بکرێت. بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەڵێ بەڕێز جەزائیری تێوەگلانی عێراق لەم جەنگەدا دواتر کاریگەریەکانی چی دەبێ بۆ سەر عێراق خۆی؟ یەکەم شت ئەگەر هات و بڕیارێکە بێ بۆ ئەم بابەتە ئەگەر هات و ئامادەکاریەک بۆ جەنگێکی بەرفراوان هەبێت لە داهاتوودا کە جیاواز بێت لە جەنگەکانی ڕابردوو بۆ لێدان بێت لە بنکەکانی هێزەکانی ئەمریکا، ئەمە شتێکی دیکەیە.
ئەو کاتە پێمان وایە کەوا ئەمە دۆخەکە جیاواز دەبێت لە ڕووی دەسوەردان و لێدان لە بنکانی هێز. ئەمە شتێککە بە دوور نازانین کە لێدان بێت لە تەواوی ئەو بنکانە. ئەمە بڕیارێکە پەیوەستە بە بڕیارێکی نیشتیمانەیە، بڕیارێکە کە وكل التدخلات التي بله من خطاب المقاومة أو من خطابات سياسية في المشاركة في قضية بله بله بەڕێز جەزائیری دەنگت بەباشی ناگاتە لای ئێمە. گەلێک سوپاس بۆ بەڕێز عەبدولڕەحمان جەزائیری لیوای سەربازی کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریت.